بریندارەکان بە کۆی گشتی لەگەڵ نیوەی شەوی درنگانی دوێنێ شەو دوای ئەو ڕووداوە بەداخەوە دەست بەجێ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران بە پلەی یەکەم کە نەخۆشخانەی ئاشتی و نەخۆشخانەی خەلیفان بۆ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەولێر لە ڕێگەی نەخۆشخانەی شەقڵاوە ئەمبولانسەکانی هەولێر و نەخۆشخانەی حەریر هەمویان بەیەکەوە تیمەکانی ئەمبولانس و 122 دەست بەجێ گەیشتە شوێنی ڕووداوەکە و گواستنەوەی بریندارەکان کرا بەداخەوە ئەوانەی شەهید بوون جێگەیان بەهەشت بێ ئینشاءالله لە شوێنی موقعی یان بڵێن لە شوێنی ڕووداوەکە دەست بەجێ گیانیان لەدەستدا بوو بەڵام بریندارەکانی تر هەمویان کاری پێویستیان بۆ کرا و ڕزگارکردنی ژیانیان بۆ کرا و ئەو بریندارانەی کە پێویست بوو هەموو بۆیان ئەنجام درا چەند بریندارێک مایەوە لە نەخۆشخانە و دوو بریندار پێویستی بە زیاترمانەوە هەبوو کە تا ئێستاژ ئەمڕۆژ لە نەخۆشخانە ماونەتەوە لە نەخۆشخانەی ئیمەرجەنسی لە شاری هەولێر و کاری پێویستیان بۆ ئەنجام درراوە تا ئێستا دوێنێ 4 نەشتەرگەری ئەنجام درا بوو ئەمڕۆژ نەشتەرگەریەک ئەنجام درا بۆیان لەبەرەوەی بەشی ڕووداوەکە ئەوەیە کە یەکێک لە بریندارەکان سووتانی هەیە لە پەلەکانی خوارەوە تا دەگاتە لاقەکانی و بین لە پشتەوەی ڕان و پشتەوەی قۆڵ و وەها هەموو بەشەکانی دیکەی لەشیان ساتمەیە واروها برینداری دووەمیش کە دیسان ساتمەی زۆر لە هەموو بەشەکانی لەشی هەیە و برینداربوونی چاوێکی لای چەپ و گوێی لای چەپی بە شێوەیەکی گشتی دۆخی تەندروستیان زۆر باشە لە چاودێری چڕە و هیچ ترسناکی لەسەر ژیانیان نییە کاری پێویستی زیاتریشی پێویستە لە ڕۆژانی داهاتوو بۆیان ئەنجام دەدرێت و ئێمە بەردەوام لەسەر هێڵی